ئێمە وەک دەرچوانی دانەمەزراوان کە ماوەی 9 ساڵە دەرچوانی دانەمەزرا و کەرنتی کراون لە ماڵەوە کە پێشتر باسی کەرنتی دەکرا لە هەرێمی کوردستاندا، بەڵام دەرچوانی دانەمەزرا و بەهۆی سیستەمی خراپی بەڕێوەبردننی وڵاتەوە لەلایەن کاربەدەستانی هەرێمی کوردستانەوە ئەوە ماوەی 9 ساڵە کەرنتین کراوە لە ماڵەوە. دەبێت بڕوانامەکان کەرنتی نەکراوە سوودێکتان لە بڕوانامەکانمان نەبینەوە کەرنتین کراون. ئێستا دەبێت بەرپرسان هەست بە مەعاناتی ئێمە بکەن، بە مەعاناتی دەرچوانی دانەمەزرا بکەن کە گۆزەرانیان چۆنە، چونکە ئێستا ئەوان کەرنتینی کراون بە بۆنەی ڤایرۆسێکەوە کە لە ماڵەوەن، دەبێت بزانن دەرچوانی دانەمەزرا و لەما ئەم 9 ساڵە چیان کردووە. بەڕاستی لە بێکاریدا دەرچوانی دانەمەزرا و دۆخیان زۆر لە بارێکی خراپ دابووە لە ماوەی ئەم 9 ساڵەدا، بە بۆنەی ئەم 9 ساڵەوە کە دامەزراندنیان ڕاگرتەوە، دەرگای دامەزراندنیان داخستەوە بۆ کەسانی بە تایبەتی فەقیر و هەژارن و بێواسیدەن. ئەمە کاریگەری زۆری کردوتە سەر ژیانی دەرچوانی دانەمەزرا و بۆ نمونە نەیتوانیوە ژیانی هاوسەرگیری پێکبێنێ، تەمەنی گەیشتۆتە 32 ساڵ. خۆی ئەمە کێشەیە. لە لایەکی تریشەوە دەرچوومان هەیە، ڕۆژانە پەیوەندیمان پێوە ئەکەن، ئێمە ئاگادارەکەنەوە، ئەڵێ لە بارودۆخێکی زۆر خراپن، بەڵێ لە ئێستاە بە تایبەتی، چونکە ئێستا ناتوانێت کرێکاریش بکە. هەنی بەهۆی قەدەغەی هاتوچۆوەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاندووە و کە خەڵکی کردوتە ژوورەوە، هیچ نەبووە دەبووە داهاتێکی یان لە ڕێگای خێرخوازەکانیشەوە با دەبووە داهات بگەیشتا بەدەستی ئەم دەرچۆ دانەمەزراوانە. اینجا دوایەوە کە ژیانی هاوسەرگیری پێکێناوە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە، مناڵی هەیە، کرێ چییە، ناتوانێت کرێی خانۆکەی دابین کە نازانێت، یعنی وەکو موچە خۆرێکیش نییە بڵێ چاوەڕێ بکە حکوومەت موچەکەی ئەداتێ، هیچ بژێویەکی نییە، نازانێت ڕوو لە شوێ بکە، بەهۆی ئەمە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە. سەبارەت بە ڕۆڵی دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی کەرتی تەندروستی، ئەوانیش ستا ڕۆڵیان هەیە و لە کاتێک هیچ مەسەرەن بۆجەیەکیشان وە بڵین بڕەموچەیەکیشان پێنادێ خۆبەخشانە خزمەت دەکەن لە کەرتی تەندروستیە؟ بەڵێ خۆبەخشەکانیش وەک دەرچوویەکی دانەمەزرا و ئێمە نەکرد خۆبەخشەکان، ئێمە وانە بێژەکانش و خۆبەخشەکانیش لەم ئەنجومەنە نوێنەریان هەیە وەکو نوێنەر. خۆبەخشەکان کە لەم دوایە کە بەهۆیان ڤایرۆسەوە کە ئەم بارودۆخە هات بەسەر هەرێمی کوردستان و کە جیهانیشی کردەوە لە ڕووی تەندروستیەوە، خۆبەخشەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو لە کەرتی تەندروستیە. بۆ نمونە دوو خۆبەخش هەر تووشی ئەم ڤایرۆسە بوونە، بە پێی زانیاریەکان دوو خۆبەخش تووشی ئەم ڤایرۆسە بوونە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارودۆخەی ئێستا کە ئەوان لە پێشی پرۆسەکەون ئەگەر دامەزراندن نەکاتەوە، دەبێت کەی دامەزران بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە داوا لە خۆبەخشان وانە بێژانی شەکەین بایکۆت بکەن، هەتا کەی خۆبەخشیەکەن، هەتا کەی وانە بێژیەکەن. ئێمە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەگەر خۆبەخشەکان دەوامێکیان هەبێ یان لە هەفتەیەکە 2 ڕۆژ تو بێتن بۆ دەوام، ئێمە ڕێگری لەوەش ڕێگریمان لێکراوە، بە تایبەتی بەشە زانستیەکان ئەو بەشانەی کە خۆبەخشیش نانگرێت بەشمان هەیە وانە بێژیش ناگرێتەوە. ئەمانە هەمی هۆکارن. اینجا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 9 ساڵەیە کارڕێگای نەداوە، یعنی دەرچوومان هەیە بەواسیدەش ویسێتی بچێت کاری خۆبەخشی بکات، لە کەرتە جیاوازەکانە ڕێگری کردووە. لەبەرچی لەبەرەوەی واسیدەی نەبووە، خۆی کێشەی سەرەکی ئەم وڵاتە واسیدەیە، ئەو کەسەی واسیدەی نەبێ لە هەرێمی کوردستان ناتوانێت دامەزان هەر نەوەستاوە، چونکە سێک لەسەرەوە هەبوو کە لە کۆتایی کابینی ڕابردوو وەزیر پێشووی دارایی دەیگوت موچەی فەرمانبەرە 881 میلیاری دەوێت، بەڵام ئێستا نزیک بۆتەوە بۆ 900 میلیارد، جگە لەم بڵێن لەوەی پەرلەمانتارەکان کە بازەوە دەکەن ناگاتە 4 میلیاریانی 10 میلیارد زیاتر زیادی کردوێنی خەڵک دامەزران نەبووە، بەڵام بەواستە دامەزراندن هەتا 2020 دامەزراندن هەبوو. ئەو کەسانی کە بۆ نمونە کەسێکی بەرپرسە ناسن، کەسێکی حزبیە ناسن، ئەو کەسانەی کە پێویستیانە لە کاتی دەنگدانە، ئەم بۆ کەسانە هەر بەردەوام بووە، بەڵام بۆ کچ و کوڕی فەقیر و هەژار ئەو کەسانەی کە واسیدەیان نییە دامەزراندن وەستا و ڕاگیراوە لە هەرێمدا. اینجا ئەگەر بین باس چارەسەر بکەین، چۆن چارەسەرێک بۆ دۆخی دەرچوانی دانەمەزرا و بدۆزینەوە. بیمەی بەکاریشتان نییە ئێستەوە مەسەڵەن کە بە تایبەتی پێشتیش نەتان بۆ ئێستش کە سەردەمی کۆرۆنا خەڵک کرێکاریش نێبیکانیتان لە هیچ لەم 9 ساڵەیە کە دەرچوون و هیچ
نەک ئەبوایە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم ئەرکەی بگرتایەتە ئەستۆ دوای 3 ساڵ هەر دەرچوویە کە ئەچێ و دوای 3 ساڵ ئەگەر دامەزراندنی بۆ نەڕەخسێت باجێکی تایبەتی بۆ دروستکار لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەوەی مستەقبەلی ئەم کەسە نەفەوتێت چونکە ئێستا وای لێ هاتووە ئاسی زانستی زانکۆ پەیمانگەکان لە ئاسێکی زۆر خراپەیە چونکە بەڕاستی خوێندکارانی زانکۆ پەیمانگاش بێ ئومێد بوونە لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەو بە ئومێدێکی ئەو ئاخوێنێ کە 2 ڕۆژی تر کە تەواوی کرد دابمەزرێ لەیتر چی لە کەرتی تایبەت بیان لە کەرتی گشتیا بێ وەک کەرتی گشتیان لێمان قۆڕەخ کردو کەرتی تایبەتیەکەشیان قۆڕەخ کردو لەلایەن حزبەوە لەلایەن حزبەوە قۆڕەخ کراوە ئیتر نازانێت دەرچوو ڕوو لە کوێ بکە ڕوو لە دەرەوەی وڵاتەکە لە دەریا ئیجێ ئەخنکێ زۆربەی ئەوانەی کە ڕویان لە دەرەوەی وڵات کردووە لە دەریا ئیجێ ئەخنکاون دەرچووی زانکۆ پەیمانگاکان بوونە و هیچ جەرفەتێکی کاریان بۆ نەڕەخساوە دوجار تەرمەکانیان گەڕاوەتەوە و لێرە بەرپرسان ئەچوونە پێشوازی تەرمەکانە بەڵام ئێمە چەند جارێکیش داوامان لە بەرپرسان کردووە لە ڕێگای سکرتێرەکانیان و ڕێگای نەداوین هەر چاومە بە بەرپرسانیش بکەین بۆیە داوایان لێکەین سکرتێرەکانیشیان بگۆڕە کاکە ڕێگامان نادەن ئێمە چاومان بە بەرپرسە باڵاکانی ئەم هەرێمە بکەین کە ئەوانەی بەرار بەدەستن لە هەرێمی کوردستانە ڕێگری ئەوەشمان لێکەن نایەلن داواکارەکانمان بگەینن پێیان ئێمە تا ئێستا وەک ئەنجومەنەکەی خۆمان 3 جار خۆپیشاندانمان کردووە کە لەم خۆپیشاندانە جارێکان ڕۆشتێتە بەردەم ئەنجومەنی وەزیران لەگە کاربەدەستانی ئەنجومەنی وەزیراندا قسەمان کردو بەڵام هیچ ئومێدێکی دڵخۆشکەریان پێ نەبووە بۆ دەرچوانی دانەمەزراو لەلایەکی تریشەوە بەڕاستی شەرمەزارن لە ئاست دەرچوانی دانەمەزراوی زانکۆ پەیمانگەکان بەرپرسان ئێستا بانیان بکە بەرنامەیەکەوە لە ڕوویان نایەبێن بەرامبەرماندا بنیشن داواکارەکانمانیان ڕوبەڕوو بکەینەوە چونکە هیچ شتێکیان پێ نییە چ لە ڕووی کارگێر و ئیداریەوە ناتوانن کێشەی دەرچوانی دانەمەزراو چارەسەر بکەن بەڵام ئێمە وەکو دەرچوانی دانەمەزراو ڕێگا چارەمان پێ